درێژکردنەوەکانی ڕەوشینە ئاسایی لە تورکیادا نەبوونە ڕێگر لە بەردەم حکوومەتی تورکیا بۆ کردنی ئەو ڕیفراندۆمەی زۆرێک لە چاودێر دەڵێن بە مەبەستی فراوانکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی تورکیا و گۆڕینی سیستەمی فەرمانڕەوایەتی وڵاتەکەیە لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی. ئەمەش هەوڵێکی زۆری پارتی داد و گەشەپێدانی ویستووە تا دەنگ بە پێشنیازەکە بدرێت. ئێمە شەڕێکمان دژ بە وڵاتە بەهێزەکان دەست پێکرد. عەقڵێتی خاچپەرستەکان لە دەرەوە و دارودەستەکانیشیان لە ناوەوەی تورکیا هێرشیان کردە سەرمان، ئێمە خۆمان نەدا بەدەستەوە وەک وڵاتیش بە بەهێزی ماینەوە. دەستەی چاودێری نێونەتەوەیی ڕایگەیاند کە ئەم ڕیفراندۆمەی تورکیا لە ئاستی جیهانیدا نەبووە. ریفراندۆمەکەی 16 مانگ بۆ گۆڕین دەستور لە زەمینەیەکی ناهاوسەنگدا بەڕێوە چووە. هەردوو لایانی هەڵمەتەکە دەرفەتی یەکسانیان نەبوو. دەنگدەران زانیاریەکی بێلایەنەیان پێنەدرا سەبارەت بە لایەنە سەرێکیەکانی ئەو گۆڕانکاریە دەستوریانە. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نەیانتوانی بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکەن، ئەمەش بە پێی ڕەوشی نائاسایی کە پاش کودێتا شکست خواردەکەی ساڵی ڕابردوو پەیڕەوی کرا. شارەزایان دەڵێن لە میانەی هەڵمەتەکەدا فشارێکی زۆر لەسەر لایەنی بەرامبەر هەبووە. من لە ساڵی 1970 لە تورکیادا دەژیم و هیچ هەڵبژاردنێک یان ڕێفراندۆمێکم نەبینیوە کە ئەوەندە فشار لەسەر لایەنەکەی تر هەبوو بێ. کۆت و بەندخستنە بەردەم هەڵمەتکردن بێگومان ژمارەیەکی زۆری خەڵک خرانە زیندانەوە، خەڵکانێکی زیاتر لە ژێر فشارێکی یەکجار زۆردا بوون و لەگەڵ ئەم هەموو شتەشدا ئەوەی کە بینیمان سەرۆک بە ئاستەم توانی لە 150 زیاتر بەدەست بهێنێت. دوو پارتی ئۆپۆزیسیۆنیش بە فەرمی گومانیان خستۆتە سەر ڕەوایەتی ئەو ریفراندۆمەی کە ڕێگە بە گۆڕینی 18 بەندی دەستوری دەدات. Meşruiyet tartışmasını sona erdirecek. تەنها بڕیارێک بتوانێت کۆتایی بە مشتومڕ لەسەر ڕەوایی دەنگدانەکە بهێنێت و نیگەرانی یاسایەکانی خەڵکی خاو بکاتەوە، هەڵوەشاندنەوەی ڕەفراندۆمەکەیە لەلایەن دەستەی باڵای هەڵبژاردنەوە. پارتی سەر بە کوردەکانیش دەڵێت سکاڵای تۆمار کردووە لەسەر ئەو پسوڵانی کە مۆر نەکراون و کار دەکەنە سەر نزیکەی 3 ملیۆن دەنگ. لە شوێنێک کۆی دانیشتوان 24 ملیۆنە و لە شوێنێکی دیکە دەڵێن 25 ملیۆنە. لە کاتێکدا جیاوازی 600,000 دەنگ ئەنجامی هەڵبژاردنەکە دەگۆڕێت. هەرچەندە ئەو ناڕەزایانی کە هەتا ئێستاکە هەمانە ئەو پسوڵانەیە کە مۆر نەکراون و ئەو زەرفانەشن کە دەستەی باڵای هەڵبژاردن بە تەواوی دادەنێن. ئەوانەش 3 ملیۆن دەنگ دەبن. بەڵام ڕۆژی دووشەمە سەرۆکی دەستەی هەڵبژاردن تۆمەتەکانی ساختەکردنی لە ریفراندۆمەکەدا ڕەت کردەوە. Yani vatandaşa verilen akşamdan beri پسولەی دەنگەکان و ئەو زەرفانەی دراون بە هەوڵاتیان کە گوایە سەختە بوون و بوون بە سەرچاوی ئەو مشتومڕێی کە لە کاتی دەرکەوتنی دەنگەکانەوە سەری هەڵداوە، ئەوانە سەختەنین و لەلایەن دەستەی باڵای هەڵبژاردنەوە دابین کرابوون. ئەنجامە نافەرمیەکان سەرکەوتنێکی ئاستەم نیشان دەدات بۆ سەرۆک ئەردۆغان کە پشتیوانی لە دەنگی بەڵێ دەکرد بۆ گۆڕینی دەستوری تورکیا.